بەڕێز کارزان هەورامی بە سەرنج بۆی کە بڕیارە دەوڵەتی نوێ لە عێراق پێک بێت ئایا ڕوانگەی کوردەکان لە دەوڵەتی عێراق چی دەبێت؟ بەڵێ ئەوەی کە ئێمە داوای دەکەین لە حکوومەتی عێراقی حکوومەتێکی دامەزراوەیی بێت ڕێز لە فرەیی بگرێت و ڕێز لە فیدراالیەت بگرێت ڕێز لە پێکهاتە جیاوازەکان بگرێت و حکوومەتێک بێت کە بە چاوی تۆڵەکردنەوەی سیاسیەوە مامەڵە لەگەڵ هەرێمی کوردستان نەکات و پابند بێت بەو پرەنسیبە دەستوری و یاسایانەی کە لە حکوومەتی کە لە عێراقدا هەیە و لە هەمان کاتدا حکوومەتێک بێت دەست و پەنجەی نەرم و گەرم بکات لەگەڵ ئەو ڕێکەوتنانێک کە هەیە لە نێوان هەرێمەکاندا ئەوەی کە ئێمە دەمانەوێت لە حکوومەتی عێراقی حکوومەتێک بێت کە بە چاوی تۆڵەکردنەوە سەیری هەرێمی کوردستان نەکات و حکوومەتێک بێ خزمەتگوزاری بۆ هاوڵاتیانی خۆی جێبەجێ بکە جیا لەوەش ئێمە داواکاری زۆرمان نەبووە لە حکوومەتی عێراقیدا تەنها وتومانە سیادەی دەستوری عێراقی پێڕەوی بکرێت و سیادەی دەستوری عێراقی جێبەجێ بکرێت من پێم وایە ئەمە خاڵێکی قورس نییە بەڵام لەلای حکوومەتی عێراقی چونکە لەبەرەوەی حکوومەتی عێراقی بەڕاستی حکوومەتێکی دامەزراوەیی نییە نەیتوانیەوە بە زۆرێک لە جۆرەکان پابند بێ بە دەستوری عێراق و گەورەترین گرفتی ئێمە لەگەڵ حکوومەتی عێراق ئەوەیە کە دەستور جێبەجێ نەکراوە خاڵی دواتر بەڕاستی ئێمە تێبینی زۆر جددیمان هەیە لەسەر شێوەی بەڕێوەبردننی ئیدارەدانی حکوومەتی عێراق لە کەرکووک و لە شنگال و لە مووسڵ پێویستە حکوومەتی عێراقی دووبارە سیاسەتێکی نوێدا بڕێژێتەوە بۆ ئیدارەدانی کەرکووک ئەگەر کەرکووک بەم شێوەیە بڕوا من پێم وایە مەترسیەکی گەورە لەسەر ئەم شارە هەیە مەترسیەکی جددی لەسەر شنگال هەیە مەترسیەکی جددی لەسەر مووسڵ هەیە ئەمانە ڕاستەخۆ ناڕاستەخۆ کاریگەریان هەیە لەسەر هەرێمی کوردستان ئێمە تەنها ئەم داواکاریانەمان هەیە کە پێویستە لەگەڵ حکوومەتی عێراقیدا بگەینە ڕێکەوتن. بەڵێ کاکارزان لە ئاکامدا گۆڕینی بەڕێز عادل عەبدوڵمەهدی ئایا بە بڕوای ئێوە بە سوودە بۆ بارودۆخی هەنووکەی عێراق؟ هەروەکو پێشووتر ئاماژەم پێدا نەخێر لادانی عادل عەبدوڵمەهدی لەم کاتە ئێستادا زۆر خراپ بوو لەبەر سێ هۆکار یەک بە دیلەوەی عادل عەبدوڵمەهدی تا ئێستا دیاریکراو نییە دوو عادل عەبدوڵمەهدی تا ڕادەیە کەسێکی میانڕەو بوو ینی کەسێک بوو دەیتوانی لەگەڵ هەرێمی کوردستان گفتوگۆ بکە مامەڵە بکە و دواتریش کەسێک بوو لەگەڵ لایەنە سیاسیەکانی عێراقدا هیچ بەرکەوتەیەکی سیاسی خراپی نەبوو بە پێچەوانەی نوری مالیکی و حەیدەر عەبادی کە بە زۆرێک لە جۆرەکان هەم جگە لەوەی لە ناو ماڵی شیعە و لە ناو سونەکان و لەگەڵ هەرێمی کوردستان ناکۆکیان هەبوو لە خودی ئیدارەدانی وڵاتیشیان گرفتیان نەبوو عادل عەبدوڵمەهدی لەم ڕۆ گرفتی نەبوو و بۆیە من پێم وایە بەلادانی عادل عەبدوڵمەهدیش گرفتی دەسەڵاتی جێبەجێکردنی لە حکوومەتی عێراقیش دێتە ئاراوە بۆ لەبەرەوەی حکوومەتی کاربڕەکەری حکوومەتی عێراقی ئەو دەسەڵاتەی نابێت کە داواکاری خۆپشاندەران جێبەجێ بکە ئەو دەسەڵاتەی نابێت کە لەگەڵ هەرێمی کوردستاندا بە شێوەیەکی دروست مامەڵە بکات و دیار نییە کێ لە دوای عادل عەبدوڵمەهدی فەرماندەی گشتی هێزە چەکدارەکان بێ فەرماندەی گشتی هێزە چەکدارەکان لەکوێ فەرمان وەردەگرێت ئەمانە گرفتی زۆر گەورن ئەگەر ئێمە بیری لێ بکەینەوە تەمان گەورەترین گرفتەوەیە کە خۆی دەسەڵاتی فەرماندەی هێزە چەکدارەکان لە عێراق سەرۆکوەزیرانی عێراقەوە. سپاسان لێکم بەڕێز کارزان هۆرامی ڕاگەیەندکاری پارتی سپاسان لێکم بە بورە نێمە ماوەی بەرنامەمان تەواو بووە سپاس بۆ بەڕێز ئەنوەر سەباح دوو میوانی بەڕێزی بەرنامە سپاس بۆ ئەوەیش بینەرانی هێژە خۆشەویست خواتانە.